ئیسرائیلمان کرد باسی سیرت متکاڵمان کرد بەڵێ هێزی تایبەتی هێزی تایبەتی تایبەتەکانی ئیسرائیل کاکە نەتەنیاهۆ خڕیژی ئەوەیە لە سەرەتای ئەم شەڕەوە زۆر ئێران ئەوەی بڵاو دەکردەوە کە ناتانیاهۆ کوژراوە بە بۆردمانەکانی بەڵام دوایی ناتانیاهۆ لە شوێنێکەوە دەردەکەوت لە شوێنی بۆردمانێکەوە لە قاوەخانەیەکەوە بۆ تا ئێستا ناتانیاهۆ نەکوژراوە بۆ ناتوانرێت ئەو بکرێتە ئامانج نەتەنیاهۆ دەبان خۆی پیاوێکی پۆڵۆنیە ئێمە لە زنجیرەیەکە وا بزانم باسی هێزی ئێران و ئیسرائیلمان کرد باسی سیرت متکاڵمان کرد بەڵێ هێزی تایبەتی هێزی تایبەتی تایبەتەکانی ئیسرائیل کاکە نەتەنیاهۆ خڕیژی ئەوەیە ئەلەو هێزەیە بوو کۆن هێزی تایبەتی تایبەتەکانی ئیسرائیل سیرت متکاڵ کە باسم کرد وتم ئەمانە خۆیان بشارنەوە نایان دۆزیتەوە نە لە بیابان نە لە چەممان نە لە شاخان نە لە ناو کۆمەڵگاشە ئەم زەلامە تەدریبێکی وای بینی و مەشقێکی وای بینیوە کە بزانێ خۆی بپارێزێتن بەبێەوەی بگەڕێتەوە ئەوانەی دەوروبەری هەرچەنێ هێزێ زۆر زەبەلەح لە دەوروبەریەتی ئەی پارێزن و شۆنی گۆڕان و ئەوانەیەکەن بەڵام ئەگەر سەیری ڤیددیۆکان بکەی نەتەنیاهۆ کە دەرەچێ ئەو ڤیددیوانە کامڵ دەرناچێتن یان یەک شوێنێکت بۆ دەرەکە سیرەکەی لێرە موشک داوێتی نەتەنیاهۆ وا لەوێنانەیە تۆ دڵنیان نی لە عینی شوێنایە چونکە ڤیددیۆکە کامڵ نییە ڕسمەکە کامڵ نییە بۆی بزانیت کێ لە دەوروبەرێتی بەڕاستی چێش لە دەوروبەریەتی چێ ئەی پارێزێ چێن ئەمانە لە هیچ شوێنێکە دائیمەن نیهێنی سەیرە ئەمانیش تکنۆلۆژیا بەکاردێنن وەکو ئێران و وڵاتانی تر نییە لەبەرەوە تۆ ئەگەر بیر بکەیتەوە بگەیتە نەتەنیاهۆ زۆر زەحمەتە ئەوە ناگەی پێی بە ئاسانی ئەوها بڵی شوۆنەکەی تەرخان بکەم و لێی دەم و بیکوژم نا ئەم وەکو ئێرانی ئەم تکنۆلۆژیای ئیسرائیل هەیەی ئێرانیەکان یەک بێکە دۆزێتەوە ئەم زەحمەتە نایدۆزنەوە ئێران بەو مستەوایی کە هەیەە نایدۆزنەوە لێ بدەن